دەست پێ دەکەین لەوانەیە پێشوو و شەمکانەمان ڕۆشن کردەوە سروشت بەچی دەوتێ سروشت هیچ تاکو تەبەن بە تەواوەتی دیاری نەکراوە سروشت یەکەم جار ئەڕستۆ بۆ دیاری کرد ئەوەیە جوڵێنەری هەر شتێکی خۆ جوڵێنە لە ناویایەتی یعنی ئەو هێزەی تەحەکوم بە جوڵەوەستانی شتێک دەکات بەڵام بەمەرجە لە ناو خۆیان بێت ئەو هێزە ناوەکیی جوڵە ئەوە سروشتە دواتر ئەو باسیەوە کرا کە تەسەورێکەیە پێی وایە مادە سروشتی شتێکە نەکە و بنەمای جوڵەیە کە لە ناویایە تەبەن ئەو شتەکانەوانەی بە سروشتن لەگەڵوانەی بە دروستکردنان جا دەکاتەوە بۆ یەکێکیان جوڵێنەرەکەی لە دەرەوەی خۆیەتی و تریان جوڵێنەرەکەی لە ناوخۆیەتی بنەمای جوڵە وەستانەکەی و ئەوەشمان ڕوون کردەوە کە ئەو شتانەی بە سروشت هەم یانی چی و ئەوەی بە سروشت وایە یانی چی باسمان کرد کە ئەوەی بە سروشت وایە قسەکردنەکە لەبارەی خاسیەتی ئەو شتەوەیە ئەوەی بە سروشت هەیە قسەکردن لەسەر بوونی شتەکەیە و تەبەن هەردووکیشیان سروشتە وا دەکا کە ئەو شتە وابێ و سروشتە وا دەکا ئەو شتە هەبێت کەواتە بنەمای هەردووکیان چ بنەمای بوونیان چ بنەمای وابوونیان سروشتیە یعنی کۆمەڵی خاسیەت و حاڵەت و ئەمانە هەن لە شتەکان خۆیانوان یعنی بە سروشتوە کە دەڵێن خۆیانوان یعنی بە سروشتوە یعنی ئەو شتانەش لە عینی کاتە بە سروشت هەن یعنی وجودیان بە سروشت هەیە ئەمانەمان ڕۆشن کردەوە بەڵام ئەوەی کە دێتە بەردەمە ڕستۆ و کێشەی بۆ دروست دەکات کۆمەڵە تەسەور دوو تەسەورە تەسەورێکیان پێی وایە ئەوەی کە ئێمە پێی دەڵێن ئەوە سروشتە مادەی ئەو شتەیە هیولاکەیەتی بۆچی چونکە هیولا بە نەمانی شێوەش هەر دەمێنێتەوە ئەوەی کە سروشتی شتەکە ئەو شتەیە کە دەمێنێتەوە ناگۆڕێت جێگیرە هەر بووە هەر دەمێنێت ئەوەش کە شێوەکانی ئەو شتەیە حاڵەتەکانی ئەو شتەیە ئەوانیان داناوە بە بوونەوەرەکان دەوێت بۆەوەی شێوەی پێکەنەری بوونەوەرەکان کەوتمان بوونەوەر لە شێوە و لە هیولا پێک دێ بخەنە لاوە گرنگەکەی فەرامۆش بکەن نەیکەن بە بنەما تەمەن باسی ئەومان کرد لە ئەوانەی دووەما کە ئەوانەی پێیان وایە هیولا سروشتەکەیە لەکوێوە ئەم تەسەوریان بۆ دروست بووە و ئەوەشمان ڕوون کردەوە کە چۆن ئەڕستۆ ڕەخلەی ئەو بۆچوونە دەکات ئێستا دەچینە سەر بۆچوونێکی تر ئەم بۆچوونەیان دەڵێ سروشتی شتێک شێوەکەیەتی جا بابزانین لەگەڵ ئەڕستۆ دەڕۆین بزانین چۆن ئەم بۆچوونە تەڕح دەکات و دواتر خۆشی قسەی لەبارەوە دەکات پەرەگرافەکە دەخوێنمەوە دەڵێ ئەمە یەکێکە لەو بۆچوونانەی کە لەبارەی سروشتەوە هەن یعنی ئەوەی کە دەڵێ هیولا سروشتە واتەوەی کە هیولا یەکەم بابەت دەزانێت بۆ هەر یەکێک لەو شتانەی کە بنەمای جوڵە و گۆڕانەکەی لە خۆیدایە یعنی بۆ ئەو شتانەی کە سروشتیە چونکە ئەوە تعریفی کردەوە پێشتر ئەوەی سروشتیە ئەوەیە کە بنەمای گۆڕان و جوڵەی لە خۆیدایە ئەڵێ هەندێکیان هیولا بە سروشتی ئەو شتانە دەزانن کە بنەمای جوڵە و گۆڕانەکەیان لە خۆیاندایە ینی شتە ئەوەی کە بە سروشتن نەکەوانەی کە بە دروستکردنە ینی ئەو لێرە دەیەوێت بڵێ ئەو قسانی کە کراون لەسەر ئەوەیە کە ئەوان ئەو بوونەوەرانن کە بە سروشتن لەبەرەوە هەرینەکەشی بۆەوە هێناوەتەوە ینی ئەم بۆچوونە پێی وایە هیولا سروشتی ئەو بوونەوەرانەیە کە بە سروشتن ینی دەتوانین وتنەکەی ئەڕستۆ بەم شێوەیە بڵین یعنی لە جاتیەوەی بڵین ئەو شتانەی کە بنەمای جوڵە و گۆڕانەکەیان لە خۆیاندایە دەتوانین بڵین ئەو بوونەوەرانی کە بە سروشتن کەواتە لێرە قسەکە لەبارەی ئەو بوونەوەرانەوەیە کە بە سروشتن و هیولاکەیان بە سروشتی ئەواندانراوە بەڵام لەگەڵ ئەم بۆچوونە بۆچوونێکی تر هەیە ئەڵێ بەڵام بۆچوونێکی تر هەیە سروشتی شتێک و جەوهەرەکەی بە شێوە و بچمدانن سوورە و شکل بەکاراتوە لە عەرەبیەکە هەردووکیانە ئەو فۆرمەیانی ئەڵێ بۆچوونێکی تر هەیە پێی وایە
سروشتی هەر شتێک عیبارەتە لە بچمەکەی یا عیبارەتە لە شێوەکەی. بە پێم بۆ چوونە چۆن لەبارەی ئەوەی کە بە دروستکردن هەیە دروستکراوە دەوتێ دەستکردە بە هەمان شێوە ئەوەش کە بە سروشتەیە و سروشتکردە پێی دەوتێ سروشتیە. یانیان بۆ چوونە کە شێوە دێنێتە ناو باسەکەوە سوود لە چی وەردەگرێت بۆ لێکدانەوەی بوونەوەرە سروشتەکان؟ سوود لەو شتانە وەردەگرێت کە بە دروستکردن یعنی لەوەی کە بە دروستکردن هەیە ئێمە چی دەڵێن لەبارەی ئەو شتەوە؟ ئەمە دێنین لەسەر ئەوەی کە بە سروشتەیە لەبارەی ئەوە دێڵێن. ئەم ئەنالۆگیە لەکوێوە ینی لە بریدانانە لەکوێوە ماقولە ینی لۆجیکیە لەوێوە کە هەردووکیان بوونەوەرە. یعنی ئەویش بوونەوەرە ئەمیش بوونەوەرە، بەڵام ئەم بە هێزێک دروست بووە ئەم بە هێزێکی تر دروست بووە. لەوێوە ئەمە دروستە کە ئەمیش ئەوەی کە دروست دەکرێت دەبێت هیولا و شێوەیەکی هەبێ، ئەوەش کە بە سروشتەیە هەر دەبێ هیولا و ئایداڵی هەبێ شێوەی هەبێ. لەبەرەوە دەکرێت ئەنالۆگی بە لە بریدانان ئەوەی کە لەبارەی ئەو شتێک کە ئێمە دروستی دەکەین و خۆمان دەزانین چۆن دروستیکەین، یعنی لە دروستکردنەکە خۆمان حزورمان هەیە کە حزورمان هەبوو دەزانین چی ڕوودەدا کاتێ لەم دروستکردنە، ئەو کاتە دەتوانین بە ئەنالۆگی بزانین ئەوەی لە سروشتە بە سروشتەیە لەو کاتێک کە ئەمە دروستکراوە چۆن دروستکراوە بەچی دروستکراوە. یعنی لە ڕێگەی زانینی ئەوەی کە بە دروستکردن هەیە دەتوانین بگەین بە زانینی ئەوەی کە بە سروشتی هەیە. هەر لەبەر ئەمەش ئەوان وتویانە کاتێک ئێمە چۆن دەڵێن بۆ شتانێک کە دروست دەکرێن دەڵێن بە دروستکردن هەن، یعنی ئەو پرۆسەی کە ئەمانەی تایە هاتووەتە بوون پرۆسەی دروستکردنە، پرۆسەیەکە کە پرۆسەکە تایە ئەم شتە دروست دەکرێت. ئەڵێ ئەوی تر چۆن دروستکردن وەکو هونەری ئەوەیە کە ئەم شتە بێنێتە بوو، بە هەمان شێوە ئەوەش کە بە سروشتەیە و سروش کردە دەڵێن سروشتیە. کەواتە سروشت لێرە چییە؟ ئەگەر دروستکردن وەدیێنەری ئەو شتە بێ لەوانەیە کە بە دروستکردن هەن، ئەوە لەولا سروشت وەدیێنەری ئەوانەیە کە بە سروشتە. کەواتە سروشت لێرە ڕۆڵی چی دەبینێ؟ ڕۆڵی ئەو هێزێکی خۆڵکەنە لە سروشت لێرە. وەکو چۆن دروستکردن توانای دروستکردن هێزی دروستکردن لە ئینسانە هێزێکی دروستکەرە، سروشتیش هێزێکی خۆڵکەنە. و ئەم دوو هێزە وەکو دوو هێزی جیا یەکێکیان کە لە ئینسانە یەکێکیان لە تەبیعایە ئەو بوونەوەرانە دێنە بوون کە جا ئەم بۆچوونەی کە پێی وایە شێوە سروشتی شتەکانە اعتماد دەخاتە سەر زیاتر ئەوەی کە دروست دەکرێت لە دروستکردنەوە زانیاریمان پێدەدا یا ئاگادارمان دەکاتەوە بۆی کە سروشتی بێت. ئێستا دەچینە سەر پەرەگرافێکی تر بزانین ئەم کارە چۆن دەکرێت. ئەڵێ ئەو دارەی کە نەکراوە بەجێخەو بەڵام شیانی ئەوەی تایە بکرێ بەجێخەو دەشتوانین بڵێن ئەو دارەی کە نەکراوە بە کورسی بەڵام شیانی ئەوەی تایە بکرێت بە کورسی یا شتێکی ترکە لە دار دروستی دەکەین لەبارەیەوە ناوترێت دروستکراوە و بە دروستکردن هەیە. ئەمە بۆ ئەوەش کە سروشتی هەر دروستە، چونکە بەو ئێسک و گۆشتەی کە شیانی وەرگرتنی شێوەیەکی هەیە بەڵام هێشتا شێوەکەی وەرنەگرتووە و بەو شێوەیە بوونی دیاری نەکراوە ناوترێت سروشتی و بە سروشتی. یعنی تەسەورێکەیە بۆ نمونە لەبارەی ئەوەوە تەمەن کێشە لە شێوەکانە هەیە، ئەم شێوانە لەکوێوەیە هەندێک وا تەسەور دەکەن شێوەکە هەر لەناو ماددا هەیە و لەناو ماددەکایە. فەرەزەن بۆ نمونە هەندێک پێیان وایە کاتێک ئێمە پەیکەرێک لە بەردێک دروست دەکەین شێوەی ئەو بەردە لە شێوەی ئەو پەیکەرە لە بەردەکەوەیە، ئەنی هەر لەناو بەردەکە خۆیەتی. ئەو لێرە دەڵێ ئەوەی کە شێوەی نییە طبعا ئەگەر بێت و شێوەکە لە ناو بەردەکە بێ ئەو کاتەیە ئێمە دەتوانین بڵێن چی؟ دەتوانین بڵێن
بەردەکە پەیکەرە دەتوانین هەما بڵێین بۆچی؟ چونکە بەردەکە لە عینی کاتاوەگری چییە؟ مادەکەشە و شێوەکەشە ئەگەر شێوەکە لە ناو بەردەکە ئاوێت بەڵام ئەگەر مفارق بێ لە بەردەکە جا بێ لە بەردەکە ئەو کاتە ناتوانین بڵێن بەردەکە پەیکەرە چونکە بەردەکە بەبێ شێوەکە نابێتە پەیکەر ئەو کاتە بەردەکە دەتوانین بڵێن مادەی پەیکەرەکەی هیولای پەیکەرەکەی جا لێرە ملاحەزەی ئەمە بکەن کە لێرە باس دەکرێت ینی ئەو بەڵگانەی کە دەیەندێتەوە لە دروستکردنیان دەیەندێتەوە دوایی دەبێن بۆ ئەوەی کە سروشتیە ئەو دارەی کە هێشتا نەکراوە بە کورسی ئێمە ناتوانین لەبارەیەوە بڵێن بە دروستکردن هەیە یانی شتێکی دروستکراوە تەختەیەک لەویا دانراوە دارێک لەویا دانراوە ئێمە دەتوانین بڵێنەوە شتێکی دروستکراوە ناتوانین لەبارەیەوە بڵێن ئەمە دروستکراوە چونکە هیچ دروست نەبووە تا بڵێن دروستکراوە یا بڵێن ئەمە بە دروستکردن هەیە ئەڵێ هەتا ئەم دارە نەبێت بە کورسی ئێمە ناتوانین لەبارەیەوە بڵێن دروستکراوە بۆچی ناتوانین؟ چونکە کاتێک کە دارەکە خۆیەتی شێوەی نییە کە شێوەشی نەبوو یانی چی یانی بە دروستکردنە تێنەپەڕیوە ئەگەر دروستکردن عیبارەت بێت لەوەی شێوەیە تایە بدێ بە مادەیەک کەواتە تا شێوەکە وەرنەگرێ ناتوانین پێی بڵێین شتێکە بە دروستکردن هەیە بە معنایەکی تر هیچ شتێک بوونەوەر نییە ئەگەر بێت و بە پرۆسەی دروستکردنان نەڕۆشت بێت و شێوەی وەرنەگرت بێت ئێتە چ ئەوەی سروشتیە چ ئەوەی ناسروشتیە و تۆ شتێک فەرەزەن لە خۆڵ قوڕێک دەگریتەوە بۆی شتێکی لێ دروستکرد بە قوڕەکە ناتوانانی بڵێەوە بە دروستکردن هەیە بۆچی چونکە ئەو قوڕە دەگریتەوە هیچ فۆرمێکت پێ نەداوە ئەمە ئامادەی دەکەین ئامادەکردنی ویلاکەیە لەبەرەوە ناتوانانی بڵێ ئەوە بە دروستکردن هەیە دا بنێ ئەو هێزە خوڵقێنەرەی ناو سروشت کە بوونەوەرەکان دێنێتە بوون بۆ نمونە باوا دابینێن هەر وەکو حکایەتەکان کە هەیە ئینسان لە قوڕ دروستکراوە ئەو هێزە لە قوڕ دروستی کردووە کە ئینسان هێشتا قوڕە بەوە ناوترێ ئەوە بە سروشت هەیە بۆچی؟ چونکە بەوەی دەوترێ هەیە چییە ئەوەی کە پێی دەوترێ هەیە بوونەوەرە ئەی بوونەوەرە چی و چی لە پێکاتەکەیە چی و چی هەیە فۆرم و مادە هەیە یعنی ئایدیال و هیولا هەیە بەڵام هیولا بەتەنیا ناتوانین پێ بڵێنەوە بە سروشت هەیە هەیەی بۆ بەکاربێنین یعنی مۆزوعەکە لە سروشتان نییە لەوەی کە سروشتیە یا سروشتی نییە لەویایە کە بە سروشتی هەیە یا بە سروشتی نییە یعنی بوونی بە سروشتی هەیە نەک خۆی سروشتیە شتێکە دەڵێ خۆی دەڵێ ئەو شتە سروشتیەوە زۆر جیاوازە لەوەی بڵێ بە سروشتی هەیە بە سروشتی هەیە ینی بە سروشتی هاتووەتە بوون تۆ قسەکە لەبارەی پەیدابوونیوێتی نەک لەبارەی حزوریەوە کە دەڵێ ئەو شتە سروشتیە تۆ لەبارەی چیوە دواوی لەبارەی حزوریەوە دواوی نەک لەبارەی چی لەبارەی هاتنەبوونیەوە هەرچەند لێرە ینی واین کراوە لە ئەرستۆ دەڵێ ئەوەی سروشتیە یا بە سروشتەیە ئەمە لە ڕاستە کێشەیتیایە ئەوەی سروشتیە جیاوازە لەوەی کە بڵێن ئەوەی بە سروشتەیە ئەوەی بە سروشتەیە وەکو وتمان باسی پەیدابوونە بەس ئەوەی کە سروشتیە ئێمە لەویا قسەمان لەبارەی شتێکی حازرە و ئامادەوە هەیە کە لێرە تەواجودی هەیە حازرە جا لێرە هەتا ئەم شێوەیە وەرنەگرێ ئەو هیولایە ئەو شێوەیە وەرنەگرێ نە ئێمە دەتوانین پێ بڵێن ئەمە بە دروستکردن هەیە نە دەتوانین پێشی بڵێن بە سروشتەیە بەس بۆ ئەوەی ئێمە ئەوە ڕوونکەینەوە کە ئێمە ناتوانین بەمەی کە هەیە بڵێن بە سروشتەیە دەبێت ئەحتمال بکەینە سەر چی لەسەر ئەوی تر کە بە دروستکردن هەیە بۆچی چونکە ئەوەی کە بە دروستکردن هەیە لە بەردەستی خۆمانەیە دەتوانین چی بکەین شی بکەینەوە و پرۆسەی دروستبوونەکەی ئێمە دەتوانین خۆمان مشاهدەی بکەین لە نزیکەوە بەڵام پرۆسەی دروستکردنی ئەوەی کە سروشتیە لە ڕاستیە لە ئێمەوە دیار نییە لە ئێمەوە
ئێمە خۆمان کارای ئەگەر لە ئێمەشەوە دیار بێت ئێمە خۆمان کارای دروستکردنەکەی واتە نەشبینە کارای دروستکردنەکەی ئێمە ناتوانین ئەو نهێنیانەی کە لە دروستکردنی بوونەوەرێکی سروشتیا هەیە پێیان پێبەرین دەرکیان پێ بکەین. بۆچی؟ چونکە زۆر شت دەیەتۆ لە ناوان پرۆسەی دروستبوونەی بوونەوەرە سروشتەکانە هەیە بەکار دێت لە دروستکردنەکەیە لە بەردەستی ئێمانە نیە تا بزانین ئێمە ناتوانین دەستمان پێ ڕاناگا. لەبەرەوە ئەم پرۆسەیە تا ئێستاش بە نسبەتی ئێمەوە چییە؟ پرۆسەیەکی نادیارە، نازانی چی دەچێتە ناو چی لەکوێوە دێت و دەچێتە ناو چی. بۆ نمونە نازانی زیندوویەتی کە هێنایانی وەکو بڵێ بنەمای جوڵەی ناوەکیە زیندویەتی خۆجوڵێ نییە. ئێمە نازانین زیندویەتی چۆن دەچێتە ناو یانی ئەم هێزە خۆکەنەرە چۆن زیندویەتی ئەگەر گواستنەوەش بێت دەگوازێتەوە بۆ ناو شتێک. ئەمانە شتانێکی نادیارن و مشاهدە ناکرن بە تەجربە نایزانین. بەڵام ئێمە لە دروستکردنەکانی خۆمانە شتانێک کە دروستی دەکەین بە وردی هەموو پرۆسەکە ئاگادارین، دەزانین چیمان پێویستە و چی دەخێنە ناو چی. ئەمە بۆ ئێمە ڕۆشنە. جا دەڵێ تەبەن ئەو هیولایی کە هەتا شێوەی نەدەیتێ نە بە دروستکردن هەیە نە بە سروشت هەیە. بابزانین دوایەوە چی دەڵێ. ئەڵێ بە پێ ئەو بۆچوونەیان کە سروشت بە شێوە و بچم دەزانێ ئەوەی سروشتیە بنەمای جوڵانی لە ناوخۆیدایە. یعنی ئەوانەی ئەو بۆچوونەیان کە شێوە بە سروشتی شتێک دەزانێ لە هەمان کاتیشە ئەمە پێویست دەکات لەسەری. یعنی ئەمە ئەوە فەرز دەکات کە ئەم شتە لە عینی کاتا خۆجوڵێن، یعنی بنەمای جوڵەکەی لە ناو خۆیدایە. یعنی ئەوانەی کە دەڵێن شێوە سروشتی شتێکە هەر دەبێ ئەوەش بڵێن کە چییە؟ بنەمای جوڵەی ئەو شتەش لە ناو خۆیدایە و لە دەروی خۆی نییە. یعنی ئەم دوو شتە ڕەبتن بەیەکەوە. تەمەنە ما زیاتر ئیش دەکات لەسەر ئەوەی ئەرستۆ لێرە بەلای ئەوە بڕوا کە ئەوەی سروشتی شتێک دیاری دەکات شێوەکەیەتی نەک مادەکەی ولاکەی. ئەڵێ شێوەش ناکرێت بە هیچ جۆرێک بوونێکی سەربەخۆ و جیای هەبێ. لێرەشە چی دەکات؟ جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە هیولا و ئایدیال بە مفارەقی نین، بەجیا نین. لەبەر ئەوە نابێ ئێمە بەجیا وا بیرکەینەوە کە جیان نەک وا تەسەووریان کەین بەجیا تەسەووریان کەین. بەس نابێ وا بیرکەینەوە وەکو وجود وەکوەوەی کە هەن بەجیا ئێمە دەتوانین بەجیا دەتوانین هەبن. یعنی بەجیا لە وجودا ناتوانین هەبن. بەڵام ئێمە دەتوانین چی بکەین؟ لە تەسەووری خۆمانە چی بکەین؟ جیایان کەینەوە. و ئەم جاکردنەوەیکی ڕاستەقینە نییە، جاکردنەوەیکی ڕواڵەتیە. وەکەوەی کە پێشتر باسم کرد چی ڕواڵەتیە، ئارەزیە چی ڕاستەقینەیە. یعنی لێرەش جاکردنەوەکە مادام لە تەسەورایە هەر بەناو جاکردنەوەیە، یعنی جاکردنەوەیکی ڕواڵەتیە. ئەوانە لە ئەسڵی خۆیان ئەو شتە ئایدیال و هیولاکەی لە یەکتر جیا نابنەوە. بۆچی؟ چونکە جیابوونەوە نامێنن، یعنی جیانی ئەگەر جیابوویەوە و بوونەوەرە چییە؟ وجودی نامێنن. یعنی نەمانی وجودی شتێک عیبارەتە لە جیابوونەوەی هیولاکەی لە ئایدیالەکەی. ئەڵێ تەنها ئەو کاتێک کە لەبارەیەوە دەدوێن بۆ ڕوونکردنەوە بە جیا و سەربەخۆ دەبینێت. تەنها ئەو کاتێک کە ئێمە قسەی لەبارەوە دەکەین، ئەنا ئەو کاتێک کە ئێمە دەمانەوێت ڕوونی کەینەوە تەنها بۆ ڕوونکردنەوە ئێمە دەڵێن ئەم دوانە جیان. ئەوانە خۆیان لە حەقیقەتی خۆیانە چین؟ ئەم دوانە لە ناوبوونەوەرە جیانی. تەوانەما و تەسەوڕێ ئەوەیە کە لە نێوان کراوە بە کێشە لە نێوان ئەفلاتون و ئەرستۆ. ئەرستۆ پێی وایە ئایدیالەکان شێوەکانیانی بە مفارقی هەن، بەڵام ئەرستۆ پێی وایە ئەوانە بە مفارقی نین. وا مفارق نین، یعنی لێک جیای بە جیا و سەربەخۆ لێکتر نین. ئەڵێ بەڵام ئەوەی کە لەو دوانە پێک دێ هیولا و شێوە، یعنی لە هیولا و شێوە پێک دێ، ئەوە پێی ناوترێ سروشت، بەڵکو پێی دەوتێ بە سروشتەیە. نمونەی ئەمەش بڕاو. ئەوە دەیەوێت چی بڵێ لە ڕێگەمەوە؟ دەیەوێت
پێمان بڵێ ئەوەی سروشتی شتێکە شێوەکەیەتی. بۆچی؟ چونکە ئەوەی بەهۆی ئەوەی کە لە شێوە و هیولاکە پێک دێ و دێتە بوون، یعنی بوونەوەرەکەی کە بەهۆی ئەم دوانەوە دێتە بوون، ئەڵێ ئەوە پێی ناوێتێ سروشت، ئەوە پێی دەوتێ بە سروشت هەیە. کەواتە ئەوەی بە سروشتەیە یانی چی؟ یعنی ئەو شتە بە شێوەکەی هەیە، نەک بە مادەکەی. ئەو کاتە شێوەکە چییە؟ سروشتە، بەڵام هەبووەکە ئەوەی کە بەهۆی ئەم شێوەیەوە هەیە، ئەوە چیەوە بوونەوەرەکەیە، ئەوەیە کە بە سروشت هەیە، نەک سروشت خۆی. ئەوەی کە لە وانەیە کەمە جامان کردەوە سروشت چیە و بە سروشت هەیە چییە؟ لێرە سروشت شێوەیە بە سروشت هەیە، ئەو شتەی بە سروشت هەیە کامەی لەبارەوە دەڵێ، ئەو شتە چییە؟ بوونەوەرەکەیە، ئەوەیە کە دێتە بوون. یاسە مرۆڤ بەهۆی بە شێوەکەی حەسەبە ئەمەی کە لێرە وتراوە بە شێوەکەی هەیە، کەوتمان بە شێوەکەی هەیە، مەبەستمان چییە؟ لەوە یعنی بە سروشت هەیە، ئەگەر هاتوو شێوە سروشت بوو. لە بۆچوونەکەی پێشوو مادە سروشتە، بەس یعنی ئەو شتە بە مادەکەی هەیە، نەک بە شێوەکەی. فەرەزەن پەیکەرێک بە مسەکە پەیکەرە، نەک بە شێوەکەی پەیکەرە. لەوی ئەو تەسەووری پێشوو کە پێی وایە مادەکە سروشتی شتەکەی. دوایەوە زانیشی دەڵێ، ئەڵێ دروست ئەوەیە کە بە شێوە بوو تێ سروشت نەک بە هیولا. لێرە یەکسەر ئەو پێی وایە شێوە سروشتە نەک هیولاوە، ئەو بۆچوونەیان هێندەکە قبوڵ دەکا کە پێی وایە شێوە سروشتە، بەڵام بەمەرجێک شێوە بەجیا سەربەخۆ لە هیولا ئێمە لەبارەیەوە نەدوین. یعنی ئەم مەرجداری کردووە، یعنی شێوە سروشتی شتێکە، بەڵام بە مەرجێ لە بوونەوەرە هیولا و وێن جا نەکرێتەوە، هیولا و شێوە جا نەکرێتەوە. بە مەرجێ شێوە بوونێکی مفارق و جیا و سەربەخۆی نەبێت. ئەگەر شێوە بوونێکی جیا و سەربەخۆی نەبێت دەتوانین ناوابێژینەوە. ئەوە شێوە سروشتی ئەو شتەیە کە هەیە، ئەوەی کە بە سروشتەیە. ئەڵێ دووسەوەیە کە بە شێوە بووتێ سروشت نەک بە هیولا. باشتر وایە ئەو کاتە بە شتێک بووتێ ئەوەیە کە شێوەکەی بە تەواوەتی وەرگرت بێت، نەک شیانیەوەی تیابێ کە شێوەکە وەرگرێت و بەڵام شێوەکەی هێشتا تەواو وەرنەگرت بێت. دوو شت هەیە لێرە دەبێت جیاکرێنەوە. هیولا دوو جۆرە بەنسبەت شێوەوە. هیولایەکەیە کە هەر هیولایەکە، بەڵام هیولایەک هەیە کە شێوەیەک هەیە ئەو شێوە قبوڵ دەکات. یعنی ئەوەی شیانی ئەوەی تایە فلانە شێوە وەرگرێ، ئەمە وەک هیولایەکی دیاریکراوە. بەڵام ئەو هیولایی کە هەیە بەبێ دیاریکردنی شێوە، ئەمە هیولایەکی ترە. یعنی دوو جۆر لە هیولامان هەیە، هیولایەکی وابەستە بە شێوەکەوە هیولایە، هیولایەکیش کە وابەستە بە شێوەوە هیولا نییە، هەر خۆی لە خۆیە هیولایە. ئەمە تەمان لێرە لە شوێنەکە بە هیولای یەکەم ناویبێت. بەس هیولای دووەم چییە؟ هیولای دووەم ئەوەیە کە تایبەتە بە وەرگرتنی، یعنی شانی وەرگرتنی شێوەیەکی تایە، قابلیەتی وەرگرتنی و شێوەیەکی تایە. بۆ نمونە هەموو شێوەیەک، هەموو مادەیەک وەری ناگرێ و وەریشی درێ و بوونەوەرە بە شکلێکی ڕاستەقینە دروست ناکە. بۆ نمونە ئێمە شمشێرێک لە تەختە دروست دەکەین، ئەم تەختە شمشێرێکی ڕواڵەتیە، شمشێرێکی ڕاستەقینە نییە. بۆچی؟ ڕاستە شێوەکەی وەرگرتووە، بەڵام ناتوانێت وەزیفەکەی جێبەجێ بکات. ینی لە تیلۆسا کێشەیەوە لە ئامانجەکەیە، یعنی ئامانجەکەی نوقسانە، چونکە ئەم شمشێرە کە تۆ ئاوا دروست کردو بفەرزن شمشێر بۆ جوانی کە دروست دەکرێت، ئەمە چییە؟ ئەوە ئامانجە پراگماتیکەکەی لەدەست. یعنی چی؟ یعنی تۆ لێرە ئەمە نوقسانە، ئەمە شمشێرێکی نوقسانە لە کاتێکا لە شێوە کاموە. هەندێک شت هەیە هەر شێوەکە ناتوانێت ڕاگرێ، هەندێک مادە. فەرزەن تۆ ناتوانانی لە بۆ نمونە جیوە، ناتوانانی لە جیوە چی دروستکەی؟ شمشێرێک دروستکەی. بۆچی؟ چونکە جیوە ناتوانێت شێوەکەت بۆ ڕاگرێت.
یا بۆ شم شێرەکە ببێ پێویستی بە چیە بۆیە شێوەکە هیولاکە شێوەکەی ڕاگرێت یعنی هیولاکە خۆی بە شێوەکە دیاری بکە و لەو حدودا بمێنێتەوە بۆ نمونە ئێمە پەیکەرێک لە جیوە دروست دەکەین ئەوە جیوەکە دێنین ئاوا دەخێنە ناو شکڵەکەەوە ئەم جیوەیە هەڵدەخلیسکێ لە ناو شکڵەکە یعنی لە شکڵەکە دێتە دەرێ و حەدەکەی خۆی ناپارێزە حەدی شکڵەکە ناپارێزێ دەیبڕێت کە حەدی شتەکەی بڕی ئەو کاتە چییە ئەو بنەوەرە پێیان نابێت لەبەرەوە هەموو مادەیەک شیانی ئەوەی تیانی هەموو شێوەیەک وەرگێ هەندێ مادە هەندێ شێوە وەردەگرن و هەندێکی تریشیان هەندێکی تر وەردەگرن جا دەڵێ کاتێک ئێمە مادەیەکمان هەیە شیانی ئەوەی تایە ڕێگەی وەردانی شێوەیەکەوە پێی ببێ بە شتێکی لێ بێتە بوون ئەو مادەیە لەگەڵ ئەوەشا کە شیانەکەی تایە ئەگەر شێوەکە وەرنەگرێ ئەوە چییە؟ ئەوە ناتوانین پێی بڵێین بە سروشت هەیە یا بە دروستکردن هەیە بۆیە دەبێ ئیلانا شێوەکە وەرگێ ئینجا دەتوانین چونکە هەتا شێوەکە وەرنەگرێ یعنی بەو ونا تێنەپەڕیوەکە بەو کەناڵا تێنەپەڕیوەکە لەو دیوەوە دەیکا بەبوونەوە دەکا بەو شتێکە هەیە یعنی هەتا شێوەکە وەرنەگرێ ئەم شتە ناتوانین بڵێن هەیە یعنی ئەم شتە نییە لە ڕاستیان ئەو بوونەوەرە نییە بە سیولاکەی ئامادەیە شیانی ئەوەی تایە کە چ بە سروشت چ بە دروستکردن ببێ بەوەی کە هەیە یعنی لێرە ئەو هیولایی لێرە باس لەو هیولایان دەکرێت کە شیانەکەی تایە یعنی ئەو هیولایی کە بە شێوەکە وەردەگرێت و لە دەرەجانی وەرگرتنەکەی دەبێ بەو شتە نەک هەر هیولایەک چونکە هەموو هیولایەک شێوەکە وەرناگرێت هەر لێرەوەیە کە دەڵێ ئەگەر ئەتا تەوان تەواوی شێوەکەش نەگرێ ئەتا بە تەواوەتی شێوەکە وەرنەگرێ ناتوانین بڵێن ئەو شتە بە دروستکردن هەیە هەتا پەیکەرێک تەواو نەبوو بێ ناتوانین بڵێن دروستکراوە دەبێت تەواو بێ ئەین لە دروستکردنایە هیچ تاکو تەواو نەبووە ئەی تەواو نەبوونی پێکەرێک یانی چی یعنی هیچ تاکوش مادەکە شێوەکەی نەگرتووە هیچ تاکو حەدی شێوەکە بە مادەکە چی نەبووە پڕ نەکراوەتەوە و هێشتا شێوەکە حدود نەخشەی ئەو سنوورەی بۆ مادەکە نەکێشاوە ئەو سنوورەی کە مادەکەی پێ دیاری دەکات بۆیە هەتا تەواو نەبێ ناتوانین بڵێ نەگەر شیانی ئەوەی تیابێ بکرێ بەو شتە یا بە سروشتی ببێ بەو شتە بەڵکو دەبێت بە تەواوەتیش بوو بێ بەو شتە اینجا دەتوانین بڵێن ئەو شتە بە سروشت هەیە یا بە دروستکردن هەیە دوای ئەوە بزانێت چی دەڵێ ئەڵێ چەندە مرۆڤ لە مرۆڤ پەیدا دەبێت بەڵام کورسی لە کورسی پەیدا نابێت ئەوە بۆیە دەیکەم بە کورسی بۆەوەی بۆشتر بێت تەمەنەوە دەڵێ جەخەو یانی جێگەی خەو سیستەمی خەوتن من جەخەوم بۆدانەوە بۆ کردومەوە کوردی ئەڵێ ئێمە ئەگەر تەماشای ئەوانە بکەین لێرە دەیەوێت جیاوازی بکات لە بینی ئەوەی کە سروشتیە و لەگەڵ ئەوەی کە ئەوەی بە سروشت هەیە لەگەڵ ئەوەی بە دروستکردن ئەڵێ کورسی لە کورسی پەیدا نابێت یعنی جێخەو لە جێخەو پەیدا نابێت بەڵام مرۆڤ لە مرۆڤ پەیدا دەبێت بەڵام ئەگەر ئەمە تۆزێ بیری لێ بکەینەوە سەکەین شکالێکی تایە کورسی لە شێوەی کورسی پەیدا دەبێت بۆن ئەگەر داتا شێوەی کورسەکە لە مێشکیانە بێ ئەی دەتوانێت کورسەکە دروستکە یعنی کورسێک هەیە لەم شێوەیەوە کورسە دەکەوێتەوە ینی کورسیش لە کورسی دەکەوێتەوە بەڵام کورسی لە کورسی دەکەوێتەوە لە چی کورسیەکە لە مادەکەی ناکەوێتەوە لە شێوەکەی دەکەوێتەوە بەس لێرە ئەوە چییە ینی ئەم هاتووە وەکو وا بێ مرۆڤ ببێ بە مرۆڤ لە ڕاستیان مرۆڤ نابێ بە مرۆڤ شتێک لە ناو مرۆڤایە دەبێ بە مرۆڤ نەک مرۆڤەکە ڕاستەوخۆ دەبێ بە مرۆڤ نه شتێک لە ناو مرۆڤەکەیە دەبێ بە مرۆڤ شتێک لە ناو مرۆڤەکەیە مرۆڤەکەی لێ دەکەوێتەوە یعنی ئەوە بە عەرەزی بە ڕواڵەتی ئێمە دەڵێن مرۆڤ لە مرۆڤ دەبێت سەگ لە سەگ دەبێت پشیلە لە پشیلە یعنی
دەبێت ینی ئەگەر لەو بێت ئەبێ کۆپی بێت کۆپیەکەی سێبەرەکەی ڕسمەکەی ئەمە تۆزێ ئشکالی تایە بەڵام لەگەڵ ئەوەش ئشکالی تایە ئەمە هیچ لەوە ناگۆڕێکە شێوە سروشتی ئەو شتەیە یاوەکو هیولاکە یانی ئەوە لەو بابەتە ناگۆڕێکە ئێستا بڵێن ئەرستۆ مناقەشەی دەکات دەیەوێت ساخ کاتەوە کە شێوە سروشتی شتەکەی ئەڵێ لەمەشەوەیە کە هەندێک وتویانە شێوە سروش نییە و دار سروشتە یعنی لەوەی مادام کورسی لە کورسی پێیان نابێت لەبەر ئەمە بەڵام سێر دەکەین دار لە دار پێیا دەبێت ئەوە نیە عینەکەی ئەنتیفۆن ئەوەی کە دەڵێ عینەکە دەخەنەوە ناو خۆڵ تەختەکە و دەبێت وا دەزانێت فەرزەنەمە دەڕێتەوە و لقی لێ دەبێتەوە دەبێتەوە بەدار یعنی دار دەبێتەوە بەدار بەڵام دار نابێتەوە بە کورسی کە نەبوویەوە بە کورسی یانی چی کورسی چییە یا جێخەو چییە جێخەو پێگاتەیەکە لە شێوە و لە دارەکە خۆی مادام نابێتەوە بەدار نابێتەوە با بڵێن کورسی کەواتە چییە شێوە سروشتی و شتە نیە بۆچی چونکە شتێکی ڕواڵەتیە شتێک ئێمە پێمانەوە لکاندووە شتێکە ئێمە داومانە بەسەریا شتێکە ئێمە تووشی مادەمان کردووە یعنی شێوەی کورسیمان تووشی چی کردووە تووشی تەختەکە کردووە توش بووە بەم شێوەیە توش بووە وەکو چۆن کەسێک تووشی نەخۆشیەک دەبێت دواتریش نەخۆشیەکە بەری دەدا و نامێنێ ئەمیش ئاوایە شێوەیە کە وەری دەبێت و شێوەکە نامێنەوە بەڵام خۆی دەمێنێت ئەگەر بەپی ئەمما نەبێت دەبێت چی سروشتی هەر شتێک بێت دەبێت مادەکە سروشتی شتەکە بێت ئەڵێ لەمەوەیە وتویانە کە هەندێک وتویانە شێوە سروش نییە و دار سروشتە یعنی لە مۆزوعی جێخەوەکە شێوەکە سروش نییە دارەکە سروشتی ئەوە چونکە ئەوەی کە لە کاتی دەرکردنی لەخەکاندا لە جێخەوەیەک پەیدا دەبێتەوە دارە نەک جێخەو گەر لە جێخەوەکەدا شێوەکە دروستکردن بێت ئەوە شێوە لە پەیدابوونی مرۆڤدا لە مرۆڤ نامەگورم گەر لە جێخەوەکەدا شێوەکە دروستکردن بێت ئەمە تەمەن هەڵەیە بەس وای وتووە ئەستۆ وای وتووە بە هەڵامی وتووە سەر بۆتان ڕۆشن دەکەمەڵێکی هەڵەیە گەل لە جێخەوەکەدا شێوەکە دروستکردن بێ یعنی شێوە دروستکردن بێ ئەوە شێوە لە پەیدابوونی مرۆڤدا کە بوونەوەرێکی سروشتیە چییە؟ سروشتە یعنی شێوەی مرۆڤ سروشتی مرۆڤەکەیە لەو لاشەوە گەر شێوەی جێخەوێک سروشتی جێخەوەکە بێ ئەوە شێوەی مرۆڤیش شێوەی سروشتی نە دروستکردن بێت شێوەی جێخەوێک دروستکردن بێ ئەوە شێوەی مرۆڤێکیش سروشتە یعنی سروشت هەم دروستکردن و هەم سروشتە دوکیان چین شێوەن لێرە شێوە تعریف کراوە بە دروستکردن و سروشتە دوکیان تعریف کراون بە شێوە کەواتە لێرە شێوە سروشتە ئەی شێوە سروشت بێ ئەی دەبێت شتێک بە سروشتەیە یعنی ئەو هێناوێتێ بوون بەڵام لە ڕاستیە شێوە شتێکە لەو شتانەی کە ئەم شتە بەکاری دێنە بۆ هێنانەبوونەکە یعنی مادە و شێوە دوو شتن بۆ ئەوەی ئەو شتە بێنیتە بوون فەرزەن سروشت شتەکان دێنێتە بوون ئەگەر سروشتەکان بێنێتە بوون چۆن پێویستی بە مادەیە ئەوە پێویستیشی بە شێوەیە یعنی شێوە و مادە لە بەردەستی سروشتان بۆ هاتنەبوونی ئەو شتە نەک شێوە سروشت خۆیەتی ئەگەر سروشت ئەوە بێکە وەکو سروشت بنەماکە بێ ئەوە سروشت بنەمای پەیدابوونەکە یعنی پرۆسەی پەیدابوونەکە سروشت هینی دەکات سەرۆکاری دەکات وە سروشت حاکمیەتی
ئێگە سروشت حاکم یان پرۆسی پەیدابوو نەبێ ئەو کاتە سروشت اختیاری شێوە دەکا و اختیاری مادە دەکا بۆ دروستبوونی هەر شتێک هەیە ئەگەر دروستکردنی شتێک پرۆسەی دروستکردنەکە دروستکردنەکە هەر شێوەکە نیە دروستکردنی شتێک لێکدانی شێوەیە لەگەڵ مادە ناکرێ من بڵێم شێوەکە دروستکردن خۆیە دروستکردن پرۆسەی لێکدانی شێوە و مادەیە بۆ وەدیهاتنی شتێک بەس لێرە ئەرستۆ دەڵێ چی؟ ئەرستۆ دەڵێ شێوەکە لە جێخەوەکەدا چییە؟ دروستکردنە ئەگەر ئەوە دروستکردن بێت ینی ئەوە چی؟ شێوە لە پەیدابوونی مرۆڤ لە مرۆڤەکەدا چییە؟ سروشتە یعنی لێرە سروشت و مادە تاریف کراون بەچی؟ کە تاریف کران بە شێوە ئەو کاتە ئەو ئیشکالە دروست دەبێت کە لە لێرە دروست بووە ئێمە ناتوانین بڵێن هەر لە ڕووی مەنتەقیەوە ئەگەر تۆزی خۆمان بیر بکەینەوە ناتوانین بڵێن شێوە سروشتە ناتوانین بڵێن شێوە دروستکردنە ئەمە ناوترێت ینی ناوترێت ینی بەس لەبەرەوە لێرە ئەو واتوە کە شێوەکە سروشتە سروشتی شتێکە ئیتر وایە کەوتوتەوە یعنی ئەمە جۆرێک لە ئیشکالی تایە دەتوانین بڵێن فەرەزە شێوە ماهیەتی شتێکە بەڵام لێرە مۆزۆی ماهیەت و جەوهەر و سروشت هەمووی بۆ تێکەڵ کراوە لە شوێنەکانی جەوهەر و سروشت بە یەک دادەنێن یعنی لە جێگەی یەک بەکاردێنێن کە دەڵێن جەوهەری شتێک یعنی ئەوەی کە ئەو شتەی وەک ئەو شتەی کە هەیە ڕاگرتووە لەبەرەوە دەتوانرێ بوترێت ئەوە شێوە جەوهەرە بۆچی چونکە جەوهەر ئەوەیە کە ئەو شتەی وەک ئەوەی کە هەیە وەک ئەوەی کە ئاوایە ها وتمان ئاوا بۆ چۆنە بۆچیە بۆ چۆنە وەک ئەوەی کە ئاوایە ڕایگرتووە شێوە ئەم دەبەیەی وەک ئەوەی کە ئاوایە چی کردووە ڕاگرتووە کەواتە جەوهەری چییە جەوهەری ئەمە شێوەکەیە لێرە شێوەکەیە چونکە وجودی ئەمە وەک ئەمە چی ڕایگرتووە دیاری کردووە شێوەکە دیاری کردووە وجودی ئەم کورسیە لە پلاستیکە ئەمەش لە مێزە لە پلاستیکە هەردووکیان لە هەمان پلاستیکن کە لە هەمان پلاستیکن وجودیان دیاری دەکرێت بە پلاستیکەکە بە پلاستیکەکە وجودیان دیاری ناکرێت وەک ئەوەی کە ئاوان بەچی دیاری دەکرێت بە شێوەکە دیاری دەکرێت شێوەکە وجودی کورسیەکەی دیاری کردووە وەک کورسی وەک ئەوەی کە ئاوایە و شێوەکە وجودی ئەم مێزەی دیاری کردووە وەک ئەوەی کە ئاوایە یعنی وەک ئەوەی کە مێزە دەبەکەش پلاستیک دەبێت دەبەنەوە ئاسم بەوە بەقوتو نا دەبەکە بۆ پلاستیک نەبە ئەگەر هێنیش بووایە ئەمە دەبەکە پەیوەندی یعنی ئەوەی کەوای کردووە دەبە بێ چییە؟ پلاستیکەکە نییە ئەگەر ئێمە بێت و ئەمە لە ئاسنیش دروستکەین هەر چییە؟ هەر دەبەیە قوتو نییە بۆچی چونکە قوتو جیاوازە بە شێوەکەی جارەکرێتەوە قوتو ئەوە نییە کە ئەم خڕی و ئەم هێنەیتیایە سەری هەبێت و هێنی کرێت قوتو شتێکە سەرەکەی داناخرێت قوتو شتێکە سەرەکەی چی دەکەی هەڵدەپشری چوارگۆشەیە فلانە فیسارە ینی قوتو وەکوەوەی کە ئێمە ناومان بردووە کە دەڵێن قوتو شتێک دێتە پێشەمە سەرەکەی هەڵ دەکەنین وەکو دەبەنیە ئەمە تەمەن لە تەسەوراتی ئێمە باسی دەکەم یعنی ئەوانەی کە حەدی شتەکان جارەکەنەوە لە ڕاستی ئاینەکە نیە مادەکە نییە بۆ نمونە تۆ کورسێک لە ئاسن دروستیکەیت و لە پلاستیک دروستیکەی هەر کورسی نیە یعنی ئاسنیەتی و ئاسنەکە کورسیەتی کورسەکەت دەگۆڕێت یعنی کورسەکە دەگا بە شتێکی تر تەنانەت نەگەرەوە هێرمانەکەی نەک مادە چۆن لە جیوە ئەوە نایە هەر نایە دروست بێ بەڵام ئەوەی کە تۆ لێی دروست دەکەی ئەگەر هێشتی لێی دروستکەی هەر دەبە دەرنەچێت شتێکی تر دەناچێت دەبێ ئەو شێوەیە کە ئەو شتێ دیاری دەکا دەبێ ئەو شێوەیە ئەو مادەیە بیگرێت کە گرتی ئیتر ئەو شتەیە شتێکی تر نیە یعنی کەواتە ماهیەتی ئەو شتە چییە؟ جای دوایەوە چی دادەن؟
دوو پەرگافمان ماوە ئەڵێ لە لایەکی ترەوە سروش لەبارەی ئەو گەشەکردن و پەیدابوونەوە دەوتێت کە پەیدابووەکە شێوەی تاواتی خۆی تێدا وەردەگرێت لێرە تەبەن سروش بە چەند معنایەکەوە بەکارهات سروش وتمانەوەی کە بە سروش وایە یعنی تەبیعەتی وایە تەبیعەتی وایە کە تووڕە بێت ئەوەی بە سروش هەیە وتمان بە سروش هەیە یا بە مادەکە لەبارەی مادەکە وتراوە بەس ئەوەی کە دەڵێن سروشتە مادەکەیە یا شێوەکەیەتی ئێستا معنایەکی تر بۆ سروش عامەتەن هەیە ئەویش چییە؟ ئەویش مەوزوعی گەشەکردن و پەیدابوونە یعنی کە شتێک لە گەشەکردن و پەیدابوونایە ئەم گەشەکردن و پەیدابوونەی بەچی ناودەبرێت بە سروشتی ئەو شتە ناودەبرێت و فیزیس لە گریکێکە ینی دەرکەوتن یعنی ئاشکرابوون زیاتر ئەم معنایە هەیە بگەڕێنەوە بۆ ئەسڵەکەی کە مۆزوعی پەیدابوون و دەرکەوتن و تەواجە پێیاکردنە لە ڕێگەی چەوە لە ڕێگەی گەشەکردنەوە ئەڵێ معنایەکی تری هەیە ئاوایە یعنی ئێمە بەس بەو گەشەکردن و دەرکەوتنە کە دەرکەوتن چیە؟ دەرکەوتن وەرگرتنی قۆناغ بە قۆناغی وێنەکەی شێوەکەی فەرزەن ئێمە ڕەسامێک وێنەکێشێک وێنەیەکمان بۆ دەکات ئەم وێنەیە سەرەتا تۆزێ دیارە بەرەبەرە چی دەبێت وەکو وایە لە پشت پەردەیەکەوە بەرەبەر دەموچاوێت یا لە تاریکیەکەوە بەرەبەر دەموچاوێت ڕووناک بێتەوە تا تەواو ڕووناک دەبێتەوە ئەم دەرکەوتنی کە لە پۆشینەوە لە بۆ ناپۆشین دەڕوە ئەمە فیزیس ئەمەیە ئەم پرۆسەی دەرکەوتنی ئەو شتەی کە پۆشراوە و دیارە هەیە بەس ینی پۆشراوە و هەتا دەرنەکەوێت پەیدا نابێت حزوو پێیان ناکات لێرە ئەمەش چیە ئێستا گەشەکردن خۆی وایە گەشەکردن کە ئێمە باسی گەشەی تۆیەک دەکەی گەشەی تۆیەک ئەوەیە دەڵێن من لە زانستی فەرزەن ڕۆکە شێوە فەرامۆش کراوە شێوە وەک شێوە نامێن فەرامۆش کراوە شێوە دەڵێ نییە ئەم درەختە شێوەی نا بەس شێوە نایەتە ناو باسەوە گرنگ نییە بەڵام لێرە بەم معنایە شێوە شێوەی شتێک نییە وەکو ئەوەی کە شێوەیەک بدەین لە شتێک شێوە لە پرۆسەی بوونا وەردەگیرێ ینی پرۆسەی گەشەکردن خۆی لە ئەساسە ڕەبتی بە چیوە ڕەبتی بە شێوە هەیە پرۆسەی گەشەکردن ینی تەکاملی شێوەکە کاملبوونی شێوەکە ینی چی ینی مادەکە لەو پرۆسە شێوەکە بە تەواوەتی وەردەگرێت ینی ئەگەر لە شێوە تعریفی گەشەکردن بکەینەوە تعریفی گەشەکردن دەگۆڕێت ئەو تعریفە نییە کە بڵێن لە لە بایۆلۆژیا یا لە ڕۆکناسییا بۆ ڕۆکەکان دەکرێت یا بۆ زیندەوەرەکان دەکرێت ئەی چییە گەشەکردن؟ گەشەکردن وەرگرتنی تەواوی وێنەکەی لە لایەن مادەکەەوە وە فیزیس بەو معنا گریکیە کۆنەی یانی دەرکەوتنی وێنەکە لە ناوچیا لە ناو مادەکە ینی وەرگرتنی کامڵی وێنەکە لەلایەن مادەکە و ئاشکراکردنی چونکە ئەم وێنەیە ئەم شێوەیە کە مادەکە ئاشکای دەکات لە ئێمەوە دیارە ینی شێوەیەک نییە لای ئێمە بێ ئەو ئاشکای بکە شێوەیە کە لای خۆیەتی ئاشکای دەکات ئەو کاتە مادەکە لە پێناو چیایە؟ لە پێناو ئاشکابوونی شێوەکایە و ئاشکابوون مەربوطە بە چیەوە؟ مەربوطە بە شێوە نەک مادەوە مادە پێویستی بە ئاشکابوون نییە بۆچی چونکە مادە شێوە هەیە چی ئاشکراکات؟ ئەوەی کە یەکە ئەوەی کە هەر خۆیەتی یان یەک شتە ئەوە پێویستی بە ئاشکابوون نییە ئەوەی جیاوازە ئەوەی جیاوازی دێنێتە ئاراوە پێویستی بە ئاشکراکردنە ئەوەی جیاوازە ڕەبتە بە جیاوازیەوە پەنهانە سڕە دوو پادبوونەوەی شتەکە وا دەکا ئەوەی شێوە تەحەول پێ دەکا بۆچی؟ بۆ مادە دەکا بە مادە یعنی شتێکە دووپات ببێتەوە شێوەیە کە دووپات دەبێتەوە دەکەوێتە ناو دووپاتکردنەوە تەحەول دەکا بۆچی؟ هینی مادە وەردەگرێت خوی مادە وەردەگرێت دەبێتە شتێکی جێگیر جواز نییە مەسن خۆ جیازی دروستەکە پێویستی بە دەرکەوتن نەکات شل ڕاک
داخل شلو ڕقۆمانە هەموو چین هەموو ڕقم بەشەوە هەموو چۆنی دین حاڵەت چییە؟ یەک شوی هەبێ و ئەمە ئاخر شەوە نییە ئەمە شەوەی دەرەکی نییە ئەمە دۆخە کە دەڵێن دۆخ دەکەوێتە ناو چیەوە؟ دۆخ دەکەوێتە ناو چۆنێتیەوە و ئەم دۆخە شێوەیەکی ناوەکیە کە ئەو شتا وەری دەگرێت ینی جۆرەکە لە شێوە گۆڕکەی ناوەکی نەک دەرەکی ناوەکی ینی کە تۆ باس دەڵێ حاڵەتەکەی ئاوایە حاڵەتی شتێک شێوەکەی ناوەکیە شێوەکەی دەرەکی نییە هیولەکەی ئایدیاڵەکەی ناوەکیە لە شکلی ناوەکی ئەو شتێک ئەو دۆخەی کە وەری دەگرێت ینی چی ینی شکلێک بابزانی دوایەوە چی دەڵێ بەڵام لە چارەسەری پزیشکی بە نەخۆشیەک بەو شێوەیە نییە تاوان لێرە شتێکی زۆر گرنگ بازەکە تەکستەکە دەخوێنمەوە اینجا باسی دەکەمەوە تقریبا ناخر وەبزانم پەرەگرافە ئەڵێ بەڵام ئەڵێ لەلایەکی تەوە سروش لەبارەی ئەو گەشەکردن و پەیدابوونەوە دەوتێت کە پەیدابوونەکە شێوەی تەواوەتی خۆی تیایدا وەردەگرێت کە لە پەیدابوونەکەدا شێوەی تەواوەتی خۆی وەردەگرێت نا بەبوودن ئەڵێ لەلایەکی ترەوە سروش لەبارەی ئەو گەشەکردن و پەیدابوونەوە دەوترێت کە پەیدابووەکە شێوەی تەواوی خۆی تیایدا وەردەگرێت یعنی ئەوەی کە پەیدا دەبێت شێوەی تەواوی خۆی تیا وەردەگرێت بەڵام لە چارەسەری پزیشکیدا بە نەخۆشیەک ئەو شێوەیە بەو شێوەیە نیە ینی مۆزوعەکە گەشەکردن نیە کاتێکە دکتۆرێک نەخۆشیێک چاک دەکاتەوە ئەم پرۆسەی چاکبوونەوەیە پرۆسەی پەیدابوون نییە ڕەبتی بە وەرگرتنی شێوە و هیولا و ئەوانەوە نییە چونکە ئەوەی لە پزیشکەکە دەکەوێتەوە پزیشکی نییە بەڵکو چاکبوونەوەی یعنی ئەوەی لە پزیشکەکە دەکەوێتەوە پزیشکی خۆی نییە ینی لە پزیشکەکە کاتێککە پزیشکێک نەخۆشێک چاک دەکاتەوە چاکبوونەوەکە لە چی دەکەوێتەوە لە هونەری پزیشکەکە دەکەوێتەوە ئەوەی دەکەوێتەوە شتێکی ترە خۆی نییە بەڵام دەڵێن مرۆڤ لە مرۆڤ دەکەوێتەوە بەڵام پزیشکی لە پزیشکی ناکەوێتەوە تەندروستی لە پزیشکی دەکەوێتەوە یعنی ئەوەی کە ئەنجامی تەندروست پزیشکیە چییە؟ تەندروستیە ئەمەشەوە دەگەیانێ ئەوەی لە پزیشکی دەکەوێتەوە پزیشکی نییە بەڵکو شتێکی ترە بەڵام ئەو شتێک کە سروش دەیخاتە ناو گەشەکردن و پەیدابوونەوە ئەوە دەبێت بە شتێک کە سروشتیە یعنی ئەو شتێک کە لە پەیدابوونە دەچێتە ناو پەیدابوونەوە و پەیدا دەبێت سروش دەیخاتە ناوەمەوە کە سروشتی مادە دەخاتە ناو پەیدابوونەوە ئەوەی کە پەیدا دەبێت ئەویش چییە؟ ئەویش سروشتیە یعنی سروش بەرهەمدێنێتەوە ئەنجامی کاری سروش خۆیەتی یعنی ئەوەیە کە سروشتیە هەڵگری سروشتە بەڵام ئەوەی کە فەرزەن نەخۆشێک پزیشکێک چاکی دەکاتەوە ئەم نەخۆشە ناگەتە هەڵگری پزیشکی یعنی نەخۆشەکە کە چاکبووەوە بە چاکبوونەوەکە پزیشکی وەرناگرێت یعنی زانستەکە وەرناگرێت ئەم دکتۆرە نەخۆشەکە چاک دەکاتەوە بەس نەخۆشەکە ناکاتە پزیشک ئەگەر وا وایە شتێکی زۆر باش دەبوو هەر یەکەم هەر نەخۆش بووینایە بڕۆشتی نایەتە لای دکتۆرەوە خۆمان دەبووینە دکتۆر لەگەڵ هەر نەخۆشیەکە و تەواو بەس ئەو دەڵێ سروش کاتی ئەمە دەکاش مادەیەک وەکو نەخۆشەکە وادای بنی دەیکا بە شتێکی تر ئەوە سروش خۆی لەناو ئەوە چی دەکات دادن یان خۆی دەدا بەوە بەڵام پزیشکەکە پزیشکێتی خۆی نادا بە نەخۆشەکە پزیشکێتەکە ناچێت بە نەخۆشەکە بەڵام سروشتەکە نەخۆشەکەی چاک دەکاتەوە لەبەرەوەی پرۆسەی چاکبوونەوەی شتێک لەگەڵ پرۆسەی پەیدابوونی شتێک بۆ پرۆسەی تەواو جیاوازە تەمەنێکیان مۆزوعەکە دەکەوێتە ناو کارکردنەوە نەخۆشی عیبارەتە لە عاتڵ بوون لە کارکردن ینی کێشەیە لە سیستەمی کارکردن کاتێک کە تۆ دێ ئەو سیستەمە جارێکی تر چاک دەکەوێت چاکسازی تیا دەکەوێت ئیلاقەی بە پرۆسەی بوونەوە نییە ئەوەی تریان پرۆسەی بوون بەس ئەڕستۆ لێرە بەو هینا بەوەی کە دەڵێ ئەوەیان لەوێنێ و لەویانە لێوە شتەکە ئاوانی حەل دەکات
بەزەمە یەکیان ڕەپی بە پرۆسەی کارکردنەوەیە یەکیان ڕەپی بە پرۆسەی پەرەبوون و پەرەسەرناوەیە ئەڵێ بزانین دوایەوە دەڵێکی ئەوەش کە سروشتیەوە بە سروشت پەیدا بووە ئەو شتە نییە کە گەشەکردن و پەیدابوونەکە لێەوە دەستی پێکردووە تاوان ئەو دەیەوێت لێرە بڵێ مادە هیولا سروشت نییە و ئەوەی سروشتیە ئەوەیە کە هەڵگری شێوەیە کەواتە هیولا سروشتی نییە یعنی بۆچی سروشتی نییە چونکە هەبوو نییە چونکە شتێک نییە هەبێت تا بڵێن ئەو شتە بە سروشتەیە کەواتە سروشتیە یعنی هیولا نییە هیولا نییە نییە بە معنای ئەوەی کە لێرە نییە نەک بە معنای مطلقەکەی ئەی ئەوەش کە لێرە هەیە سروشتیە یا دروست کرا بەڵام هیولا ئەمە وا دەگەێنێ دەبێت هیولا لێرە نەبێت لەبەرەوە دەڵێ ئەوەی کە پەیدابوونەکە لێەوە دەست پێ دەکا ئەوە خۆی چی نییە ئەوە سروشتی نییە بەڵام ئەوەی کە پەیدا لەمە شتێک دەکەوێتەوە سروشتیە بەچی ئەو شتە دەکەوێتەوە کە سروشتیە بەو شێوەیە کە پێی دەدرێت لێرە شەر دەیەوێت جەخت لەسەرەوە بکاتەوە شێوە شتێکی کردووە بە سروشتی ئەوەی شتێکی کردووە بە سروشتی شێوەکەی یعنی کەواتە سروشت چییە شێوەیە دەیەوێت ساکاتەوە ئەڵێ ئەوەی کە سروشتیە ئەوەش کە سروشتیە و بە سروشت پەیدا بووە ئەو شتە نییە کە گەشەکردن و پەیدابوونەکە لە ئێوە دەستی پێکردووە ئەی کامەیە ئەوەیە کە بەڵکو ئەوەیە کە لە گەشەکردن و پەیدابوونەکە کەوتووەتەوە ئەوت لە لایەکی شەوە دەڵێ چی دەڵێ گەشەکردن و پەیدابوونەکە ئێمە پێی دەڵێن سروشت کەواتە ئەوەی ئەو شتە لە چی کەوتووەتەوە لە سروشت کەوتووەتەوە یعنی سروشت شتێک دەخاتە ناو پرۆسەی پەیدابوون و گەشەکردنەوەی معناکەی پێشووتر کە باسم کرد بۆ سروشت وتم ئەمە هەڵەیە کە تۆ بڵێ سروشت دروستکردنە چونکە دروستکردن پرۆسەیە لێرە دەڵێ سروشت پرۆسەکەی پرۆسەی گەشەکردنەکەیە بەڵام شتێک لە ناو ئەم پرۆسە گەشە دەکە سروشتی نییە بۆچی چونکە هیولایە ئەم هیولایە کە دەکرێتە ناو ئەم پرۆسەی گەشەکردنەوە شێوە وەردەگرێت بە وەرگرتنی شێوەکە دەبێتە چی دەبێت بەوەی کە بە سروشتەیە ئەوەی کە بە سروشت هەیە ئەمە ئاخشتا دەبێت ئەوەش بڵێن شێوە و سروشت بە دوو مانای جیاواز دەوترێن چونکە نەبوونیش بە مانایەک لە مانەکان شێوەیە بەڵام ئایا لە پەیدابوونی ڕەهادا نەبوون و ئەوەی کە دژیەتی بوونیان هەیە بە وەڵامی ئەمە دواتر بە دواتر چوون دەکەین لێرە دەڵێ عەدەمیش شێوە عەدەم شێوەیە یانی چی عەدەم شێوەیە ئەگەر بیرتان بێت لەوانەکانی پێشووەمان ڕوون کردەوە وتمان ئەوەی نا ئەو شتەیە لەگەڵ ئەو شتەکە و دژەکەی وتمان بابەت هەیە لەناو بابەتە لێک دژەکان هەیە ئەوەی کە نییە و ئەوەی کە هەیە ئەوەی کە نا ئەوەیە نا ئەندازیار دەبێتە ئەندازیار ئەم نایە کە هەیە وەکو حاڵەتێک وەرگیراوە یعنی شتێکە هەیە ئەم نایە شتێکە هەیە شتێکە هەیە بەڵام ئەندازیار نییە ئەندازیار نییە ئەو دەڵێ ئەمە ئایا شێوەیە ئەمەی کە هەیە ئەم ناشێوەداریە خۆی شێوەیە کە دەبێتە شێوەدار یا چییە یا ئەو نییە ئەڵێ ئەمە لە شوێنێکی تر باسی دەکەین